بڕیارە لەگەڵ دەستپێکردنەوەی دانیشتنەکانی پەرلەمانی کوردستان کار لەسەر پەسەندکردنی پرۆژە یاسای پەروەردە و فێرکردن بکرێت و هەروەها جێبەجێکردنی ئەو یاسایش هەوڵ دەدرێت کاری لەسەر بکرێت کە گۆرانکاریەکی بنەڕەتی لە کەرتی پەروەردە دروست بکات. گفتوگۆی زیاتر لەسەرم بابەتە دەکەین بە میوانداری شەمۆل ئاشتی ئەندامی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا لە پەرلەمانی کوردستان کە ڕاستەوخۆ لە ڕێگەی سکایپەوە لە کۆیەوە لەگەڵمان دەبێت. کاک شەمۆل سپاس بۆ ئامادەبوونت ئەم کاتت باش بێ. گۆڕینی یاساکە یاخود هەموارکردنەوەی یاساکە چ گۆڕانکارێکی بنەڕەتی لە پەروەردە و فێرکردن دروست دەکات؟ زۆر سپاس بۆیەوە ئەم کاتتان باش و سپاس بۆ دەرفەتە. دیارە پرۆژە یاسای پەروەردە و فێرکردن ئەو پرۆژە یاسایە لەلایەن وەزارەتی پەروەردەوە ئامادەکرا بوو، دوای نادرا بۆ ئەنجومەنی وەزیران و ئەنجومەنی شورا نێردرا بۆ پەرلەمانی کوردستان. خوێندنەوەی یەکەمی بۆ کرا. لە دوای خوێندنەوەی یەکەم ئێمە وەکو لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا راپۆرتی کۆتاییمان ئامادە کرد بە ئامادەبوونی بەڕێز وەزیری پەروەردە و ستافی ئەنجومەنی وەزارەتی پەروەردە. پرۆژە یاسایەکە خۆی دەبینێتەوە لە 5 تەوەرەی گشتی. تەوەرەکان یەکیان پەیوەندی بە ئامانجە گشتیەکانەوە هەیە، ئەوی تر پەیوەندی بە ئەو خوێندنگە حکمیانەوە هەیە، خوێندنگە حکمەکان و پەیمانگە حکمەکان. تەوەرەکەی تر پەیوەندی بە خوێندنگە ئاهلیەکانەوە هەیە و تەوەرەیەکی تریش ڕەبتە بە تەشکیلەی وەزارەتەکە. تەشکیلی وەزارەتەکە چۆنی دەبێت. باشە کاک شەمۆل، بە شێوەیەکی گشتی باست لەوە کرد چەند تەوەرێک لە خۆ دەکرێت بڵین کام لەم تەوەرانە گۆڕانکاری خێرا دەبن دەکرێت لەم ساڵدا جێبەجێ بکرێت و کامەشیان درێژمەودان پێویستە بۆ ساڵانی داهاتوو کاری لەسەر بکرێت؟ بەڵێ دیارە و پرۆژە یاسایە زۆر وردەکاری زۆری تێدایە. هەر لە باخچەی ساوایانەوە پەیوەندی پێوە هەیە تاوەکو پۆلی 12 ئامادەیی و پەیمانگا پیشەیەکانیش. بۆیە ینی لە دوایەوەی کە ئەو پرۆژە یاسایە دەردەسی ئێمە لە هەفتی 8 کۆبنەوەمان لەگەڵ بەڕێز سەرۆکی پەرلەمان هەیە بۆی ئاخر سیاغەدا بڕێژین و ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمانی بکەین بۆی لە داهاتوو لە مانجینۆ یادەیە 11 بخرێتە بەرنامەی کارەوە بۆی ببێتە پرۆژە یاسا و دەربچێندرێت. لە دوایەوەی کە ئەو پرۆژە یاسایە دەردەچێ عادەتەن هەندێک پرۆژە یاسا هەیە و بە تایبەتی ئەوانەی کە پەیوەندی بە وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵاوە هەیە دەبێت لە سەرەتادا کۆمەڵک ڕێنمایی بۆ دەرچێت، ینی پێش ساڵی خوێندن. بۆیە ئەو پرۆژە یاسایە کە دەردەچێت هەندێک تەوەرە یاخود هەندێک بڕگە و مادەی لەوانەیە نەتوانێت لەو ساڵی نوێی خوێندن جێبەجێ بکرێت بچێ بۆ ساڵی نوێ بۆ ساڵێکی تر. بەڵام لە هەندێک تەوەرە بە تایبەتی لە تەشکیلەی وەزارەتەکە ینی دەکرێت کاری لەسەر بکرێت لە دوایەوەی کە ڕێنمایی پێویستی بۆ دەردەچێت لەلایەن هەم وەزارەتی پەروەردە هەم ئەو شوێنانێک کە پێویستی بە ڕێنمایی هەبێ دەکرێت کاری پێ بکرێت. پرۆژە یاسایەکەش کە دەردەچێندرێت بە نمونە لە قۆناغی بنەڕەتی کە لە پۆلی یەکی ئیبتیداییەوە تێدا هەیە تاوەکو 9 لەوێ ئێمە لە پۆلی 6 بنەڕەتی تاقیکردنەوەیەکی نیشتیمانیمان داناوە بکە پێشترە و تاقیکردنەوە نیشتیمانیان نەبووە. بۆیە ئەوەش ینی چەند ساڵێکی دەوێت تاوەکو ینی ئەو ساڵی کە دەردەچێ لە بەرەوەی خوێندکارەکان یاخود ینی ئەو بەرچاوڕوونیان نەبوو کە تاقیکردنەوەی نیشتیمانی دەکرێت. بۆیە دەکرێت لە ساڵی داهاتووی خوێندن ئەو تاقیکردنەوە نیشتیمانە بکرێت بۆ پۆلی 6 بنەڕاتی. ینی ئەوە یەک لە گۆڕانکاریەکانە، بەنمونە یەک لە گۆڕانکاریەکانە کە لە مادەیەک جێی بۆ کراوەتەوە. یەک لە گۆڕانکاریەکانی تر ئەوەیە کە لە پەیمانگا پەروەردەیەکان یاخود پەیمانگا پیشەیەکان لە قۆناغی سێی پەیمانگاکان دیسان تاقیکردنەوەیەکی نیشتیمانی دەکرێت کە لە ئێستادا نییە. بۆیە ئەوەش دەکرێت بخرێتە ساڵی ینی ئەو ساڵی نوێی خوێندن ناساڵی داهاتووی خوێندن بۆی تاقیکردنەوە نیشتیمانیەکان بکرێەوە خوێندکارەکانیش بەرچاوڕوونیان هەبێ. باشە بەڵێ پرۆژە یاسایە کە دەمەوێت بەڕاستی ینی بە کورتی و بە پوختی باسی هەندێک بڕگە و مادەی بکەین. ئەمە دیارە لە وەزارەتی پەروەردە یاخود لە کەرتی پەروەردە
مامۆستای وانە بێژمان هەیە مامۆستایانی وانە بێژ کە خۆی دەبینێتەوە لە نزیکەی 30,000 مامۆستا بۆیە ئێمە بیرمان لەوە کردەوە یاخود هەم لەگەڵ وەزارەتی پەروەردەش بۆی بتوانین جیان بۆ بکەینەوە لەو پرۆژه یاسایە کە بە بڕوای ئێمە یعنی لەوە زیاتر نەمان دەتوانین لە پرۆژه یاسایە بۆی جیان بۆ بکەینەوە یەک لە مادەکانەوەیە دەسەڵات دراوە بە وەزارەتی پەروەردە بۆی مامۆستا دابمەزرێنێ لەو کاتش کە مامۆستا دادەمەزرێنێ ئەفزەڵیەت یاخود پێشەنجی دەدرێ بۆ مامۆستایانەی کەوانە بێژن بۆی ببن بە گرێبەز یاخود بە هەمیشەیە کە خۆتان دەزانن لە ڕابردوودا ئێمە کۆمەڵک مامۆستای گرێبەستمان هەبوو ئەم مامۆستایانە بوون بە هەمیشەیی و لە ئێستادا مامۆستای گرێبەستمان لە وەزارەتی پەروەردە نییە بۆیە دەرگاکراوەتەوە بۆ کاکشەمەل ئەم بڕیارە ئەو کەسانش دەگرێتەوە کە وەکو توێژەری دەرونی و کۆمەڵایەتی لە ناوەندەکانی خوێندن کار دەکەن خۆی ئەو مادەیە ڕەتی بە توێژەری دەرونی و کۆمەڵایەتیەوە نیە جەنابتان دەزانن توێژەری دەرونی و کۆمەڵایەتی پیشەکەی مامۆستایی نییە ڕاستە بەڵام هەروەکو کارمەند لە کەسی پەروەردە کار دەکەن ئاکی چکە هەموو خوێندنگاک ئێمە لە پرۆژه یاسایەکە لە مادەیەک جێمان بۆ کردێتەوە هەر 200 خوێندکارێک توێژەرێکی دەرونی یاخود کۆمەڵایەتی هەبێت کە ئەوەش بۆ دەرچوانی دەروونزانی و کۆمەڵناسی و کۆمەڵایەتی ینی هەنگاوەشی باشە دەکرێت وەزارەتی پەروەردە یعنی ئەو دەرگای بۆ دەکرێتەوە بۆی بتوانێت ئەوانەی کە دەرچووی کۆمەڵایەتی و دەروونزانینە جیان بۆ بکرێتەوە باسی ئەوەش بکەم بەڕاستی ئێمە لە کەرتی پەروەردە کۆمەڵک ئەوانەمان هەیە کە بڕوانامەی ماستەریان هەیە یاخود دکتۆرایان هەیە ئەوانە ئەو ئیمتیازاتانەی کە لە وەزارەتی خوێندنی باڵا هەیە لە وەزارەتی پەروەردە نیانە بۆیە ئێمە لەوێشدا دیسان جێمان بۆ کردوونەتەوە بۆی ئەو ئیمتیازاتانەی کە لە وەزارەتی خوێندنی باڵا دەدرێ بە خاوەن بڕوانامەیەکی ماستەر یاخود دکتۆرا بە هەمان شێوە لە وەزارەتی پەروەردەش پێی بدرێ باشە کاکشەمۆل دەمەوێت ئەوە بپرسم دیارە گۆڕانکاریەکان هەروەکو باست کرد گۆڕانکاری بنەڕەتین ڕەنگە هەندێکیان گۆڕانکاری مەودا بن و هەندێکیشان لە دوای پەسەندکردنی یاساکە و هەوڵ دەدرێت کاری لەسەر بکرێت بۆ ئەم ساڵی خوێندن کاتێک کا بیر لەوە کرایە پرۆژە یاسایەک تایبەت بە کەرتی پەروەردە بوونی هەبێت و لە پەرلەمانی کوردستان کاری لەسەر بکرێت هەماهەنگی لە نێوان کەرتی پەروەردە و با بڵێن بیر و بۆچوونی ئەوان لەو گۆڕانکاریە تا چەندە جێی کراوەتەوە لەو پرۆژە یاسایەدا وڵی ببوورە نازانم سەوتەکە پسرا لە لای من باشە کاکشەمۆل پرسیارەکەم ئەوە بوو هەمانگی لە نێوان کاتێکان پرۆژە یاسایە دانرات تا چەندە بیر و بۆچوونی کەرتی پەروەردە و مامۆستایان لەم پرۆژە یاسایەدا جێی کرایەوە هەمانگیەکان چۆن بوون بەڵێ دیارە کێشە و هەم دەنگ و هەم گەیشتنی وێنەش هەبوو لە سکایپەکە بەشێک لە پەیامەکانی میوانەکەمان تایبەت بۆ گۆڕانکاریکە لە کەرتی پەروەردە لە ڕێگەی پرۆژە یاسایەکەوە دەکرێت کە لە پەرلەمانی کوردستان دەنگی لەسەر دەرێت پەیامەکە گەیشت زۆر سپاس بۆ میوانەکەمان شەمۆل ئاشتی ئەندامی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا لە پەرلەمانی کوردستان